لەناو کووردا قسەی نەستاق پەندی زۆر جوانمانەیە هەندێک کەسیش هەروێردی زمانێتی بەردەوام ئەیڵێتەوە زۆر قسە جوانن ئەو کەسانە لە کاتی خۆیان ئەمەنە جوان ئەیهێنەوە تۆ خۆت هەیە پەندێک قسەیەکی نەستەق لە کاتی خۆیان زۆر بیڵێتەوە ئێمە میوانێکی عزیزمان لە دوایی زۆر ڕوونکردنەوەمانەیە تێچکا و لە بواری کەلتور و کەلەپور و فەرەنگی کوردیە زۆر شارەزایەکی باشی هەیە بەڵام هەمیشە کۆمەڵک بند لە ناومانە ینی لە باو باپیران و بۆمان ماوەتەوە بەڵام ئێمە ڕاستە بەندەکان لەوانێ لە ڕستەیەک بێت یاخود چەند وشەیەک بێت بەڵام یەکجار مانایەکی زۆر بەجێ هێڵێ بۆ نمونە زۆر جا پرسیارمان دڵێن مانگە شەو سەر لە ئێوارە دیارە یاخود دەڵێن بۆ نمونە بە پێی بەڕەکەی خۆت ڕابکێشە باشە ئەمانە ڕاستە لەوانێت تۆزی بی بکەیتەوە بۆ کەسێکی ئێستا تازە بێت بەڵام پڕماناترین شتە ینی چەندین کورتی و پوختی پەیامەکە ئەگەیێنی بۆیە زۆر لەو بەندانە هەیە کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتیمانەوە پەیوەستە بە تاکەمان پەیوەستە بۆی کە چۆن ڕێنماییمان بکە کە لە خۆمانەڵێ نەسیحەتی بکە با تۆ فێری ئەوە بیت کە لەناو ئەم دابوونەریتایە چیمان هەیە یاخودەڵێ دەستی تێر لەسەر سکی برسی لەوانێ بۆ کەسێکی بڵێ تۆزە ڕوونکردنەوەی بوێت لەسەرەوە بەڵام کۆمەڵێ مانا بە دوای خۆین و ئەمانە و چەندین بەندی بێگومان دوجار مامۆستا وەڵاممانەیە بێگومان یاخود بۆ نمونە یەکێکیان زۆر جوانە ئەڵێ ئەگەر گوڵنی تڕکیش جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان میوانێکی بەڕێزمان لەلایە بەڕێز مامۆستا محەممەد مەردان کەلەپورناز کە ماشەڵڵای لێبێت خزمەتێکی جوانی کردو هەر لە بەرنامی کورساتیش هەر لە کەناڵی کورساتیشەوە بەرنامێکی تایبەتی جوانی پێشکەش بێەوەی عزیز و خۆشەویستکە ئەو زیاتر لەسەر ئەم بابەتی پند و قسەی نەستەق زانیاریمان پێشکەشەکەوە ئەوەی کە شاری سلێمانی ئەوە چێت شاری ئەدەب و داهێنە نەبزین سلێمانی چۆن لانکەی ئەم قسە جوان و شیرینانە بووە مامۆستایەکی عزیز مامۆستایەکی خۆشەویست هەر لە کورساتەوە با لە دەستگای میدیای کورساتەوە دەست پێ بکەین هەمیشە بەبێ ماندوو بوون پرۆگرامی کردووە میوانی سەرەکی بەرنامەکان بووە ئەمەش هەمووی لە پێناو پاراستنی ئەو کەلتور و کەلەپورە جوانە کوردی کە هەمانە و ئەو دابوونەریتە جوانەشی کە لەم شارەیە هەیە و خزمەتی کردووە بۆیە ئێمە زۆر بەخێراتن دەکەین مامۆستا سپاس بۆ ئامادەبوونە جێگەی شانازی ئێمەی ئێمە هەمیشە بێ لەسەر ڕێچکەی ئێوە بەردەوام بین و نەوەکانیشمان فێر بکەین کە چەند نیشتیمان خۆشەویستە و چەندەوە کەلتورە جوانەمانە بێ پارێزگاری لە بکەین دووبارە بەخێر سپاسانەکەم ڕێزمەی بۆ بینەرانی کورساتی خۆشەویست بۆ ئێوەی عزیز بۆم تەوەرە جوانە کە لەم ڕێپەندی کوردی ئەیەنەوە سەر شانۆی بینین و ئومێدەم وایە کە بینەران کەڵکی لێ ببینن بێگومان واشە بێ مامۆستا هەر پێمانەڵی سەرەتا خۆی پند ئەبێت تایبەتمەندیەکی تیابێت بۆ ئەوەی کە ئەم قسەیە بمێنێتەوە بوترێتەوە بەڵێ خۆی پند ڕستەیە دەستەواژەیەکی کورتی مانە بەخشی کاریگەرە کە باو باپیرانمان دایان هێناوە و دروستیان کردو لە ئاکامی چیرۆک یا ڕووداوێکەوە سەری هەڵاوە پند ئێمە کۆچەری بووین واتە نیشتەجێ نەبووین زیاتر لە ناو ئەوانەوە سەری هەڵداوە و ئەو کاتەش وەکو ئێستا نەبووە ئەم ڕاگەیاندن و ئەو جۆرە شتانی کە هەیە لە ئارایە زیاتر بۆ پێخۆر و جوانکردنی قسە بەکارهێنراوە یا پندێکیان هێناوەتەوە تاکو ڕستەکە یا قسەکە جوانتر بگەێنرێ و جوانتر شی بکرێتەوە باشە مامۆستا ئەمە ناشگەڕێتەوە بۆ ڕابردوو کە کۆڕ و کۆبوونەوەکان لە شەوانە شەوچەرە داردراوە لەگەڵەوەی کە پەندێکیانێناوەتەوە بە دوایە کۆمەڵی قسەی خۆش و قسەی پێکەنین و بۆی کە توانە مەجلیسەکە زیاتر خۆشکەن لەوانەوە سەرچاوی نەگرتوچکە لەبەرەوەی زۆرترین داهێنانەکان کەم بوو ئەوسا لەوانێت لە دیوەخانێک کۆ ببنێتەوە پیاماقوڵان دانیشت بێتن و لە قسەکانی ئەوە ئەمان پندیان وەرگرت بێت و ژیانی خۆیان بەردەوام بوو خۆی پیاوە بە تەمەنەکان یا بڵێن ڕیشسپیەکان زیاتر کە قسەیان کردو قسەکانیان گەوهەر بووە ئەنی کاتێک کە بۆ نمونەیەک مەسەرەسە ئەڵێ بە شەو نابێ گسک بیرێ کە گسکی شتدا نابێ ئەو خۆڵ و خاشاکە فڕێ بیرێ بێ لە سوچەکەدا بدرێ لەبەر ئەوەی خۆشی ماڵەکە یا ڕزقی ماڵەکە لەگەڵ ئەو خۆڵەیە ئەڕواکە تۆ بیڕێژی بۆچی ئەمەیان وتووە
بۆ ئەوەی لەو سەردەمەیە کارەبان نەبووە ئەگەر شتێکی گرانبەها کەوت بێت بەو خۆڵەوە فڕێبیرێت نایبینیت ئەڵێ شەو کۆی کەرەوە کە کۆی ئەکەیتەوە بەیانی یەت فڕێبە ئەو شتێکە کەوت بێت لەوێ ئەدۆزرێتەوە یان مەسەلە ئەڵێ بە شەو نابێ ئاوی گەرم بڕژیت بۆچی ئەمە وتراوە چونکە لەو شەوەیە کارەبان نەبوو وەکو ئێستا لە سەربانەوە تۆ بێیت ئەمە فڕێ بێم ئاوە گەرمە خەڵکێک بەوا بڕوا بەریبکەوێ ئەسووتێ بەس ئەوەڵێ بێ بسمیلا بکە کە ئەڵێ بسمیلا زەلامەکە لە خۆڕ نەکەی منی لێم ئاگادارکردنەوەی بڵێ ئاگاد ئەمانە بە خۆڕایی نەهاتۆتە کایەوە ئەنی لە ئاکامی بوریاکردنەوە بۆ ئامۆژگاری بۆ کەڵک وەرگرتن بۆ حتا ئێستا بەریتانیا دەستورەکەی بەشێکی کەڵکی لە پەند وەرگرتووە پەندی وڵاتەکەی خۆی لەسەر پەندی خۆی دەستوری هەڵچنیوە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواریە لە ئێستاە زۆر بەکەمی بەکاریەت ئەنی خۆ پەند یا ئیدۆم کە مامەسای ڕەحمەتی عین شەونم ناوی ناوە کورد واتەنی ئیدیۆم کورد واتەنی واتە کورد ئەڵێت قسەی نەستەق ئەکەوێتە کوێوە چۆن لەگەڵ قسەی نەستەق لەگەڵ پەندا جیاوازەکەیان چییە؟ قسەی نەستەق خاوەنەکەی دیارە بەڵام پەند خاوەنەکەی دیار نییە ئیدیۆم بە هەمان شێوە ڕۆژانە هەموو ڕۆژی ئیدیۆم کوردواتەنی بەکارهێنرێت لە ناو کۆمەڵی کوردەواری و لە ناو کۆمەڵانی خەڵکە لەم کاتەشە کە بەو شێوەیە تەکنەلۆجی و ئەم جۆرەشتانە هاتۆتەکایە و زیاتر بایەخی پێیرێ ئیدیۆم کوردواتەنی وەکو خۆی بەکاریەت ئەنی نییە مەسەلەی ساڵێ سوور ئەزانم ئەم شتەوانیە سوور کوردواتەنی ئیدۆمە سوور ئەزانم ئەمەوانیە سوور ئەزانم بچم لەوێ نییە سوور ڕەنگێکە بەڵام کە ئەڵێ سوور ئەزانم تۆ ڕەنگت ناتەوە بەرچاو ئەوە دێتە بەرچاوم تەکیدە ینی دڵنیابوونە لە مەسەلەکە باشە مامۆستا چەند بەندێکمانوت ئەم بەندانە ئەگەر بچیتە ناوڕۆکیەوە چەند مانایە بە دوای خۆیان هێنێ بۆ نمونە بانمونەیەڵێ مانگەشتە و سەر لە ئێوارە دیارە ئەمە زیاتر بۆچی ئەم بەندیانوت مانگەشە و سەر لە ئێوارە دارەواتە ئەو شتێک کە ئەتەوێ بیکەی یا ڕوئەیە یا دروست ئەبێت هە سەراتاکەی دیارە کە ئەو شتە ڕوئەیات چونکە من لە ئێوارەوە کە مانگ دەرەکەوێت تۆ ئەزانیتەوە مانگ دەرکەوە ئەو شتێش پێش ئەوەی ڕووبات یان پێش ڕوودان تۆ پێت زانیوە ئەڵێ سوور مانگەشە و سەر لە ئێوارە دیارەکە ئەم شتە ئەمانزانی کە وایە ئەنجا لە هەمووشی جوانتر پەندی کوردی ئێمە ئەڵێن ئەوە ناگەێنێ ئێمە بڵێن شارچێتی بکەینیان شتێک بەڕاستی شاری سلێمانی بۆچی ئەڵێن شاری داهێنانە خۆی تەمەنێکی کورتیە لە چاو شارەکانی کە یا و ڕێزیشم هەیە بۆ شارەکانی کە بەڵام سلێمانی بۆ یەکەم جار لەسەر ئاستی تەواوی کوردستانی یا بڵێن هەر چوار پارچەی کوردستان یەکەم شارە پەندی پێشینانی تیاکۆ کراوەتەوە و چاپ کراوە ساڵی 1933 لەسەر ئاسی کوردستانی گەورەیە لە شاری سلێمانیە ئیسماعیل حەقی شاوەیسی ڕەحمەتی بۆ یەکەم جار پەندی پێشینانی چاپ کردووە مادام باسی سلێمانیت کردووە هەیە بۆ نمونە هەر ناوچەیەک لە کوردستان کۆمەڵێک پەندی تایبەتی هەبێلانێ لە ناوچەکانی تر نەبێ مەبەستمێ ناوچە دەورە بینێت خۆی ڕەنگە گۆڕانکاریەکی بچووکی بەسەرا بێ ئەجین هەموو پەندەکان یەک شتە لێرە لە باکوور باشوور ڕۆژهەڵات هەمووی یەک شتە بەڵام شێوەی زارەکە ئەیگۆڕێت ئینی ناوچەیەکە ئەبێ بە ناوچەیی ئەنجا من بوورە باسیۆم کردکەەوە پەند لە شاری سلێمانی 1933
چاپ کراوە باشە لە یێریڤان ساڵی 1936 چاپ کراوە کۆکراوەوە ئەوش حاجی جوندی و عەبداڵ کۆیان کردوتەوە 1936 چاپ کراوە ئەم کتێبە ڕەحمەتی قازی محەممەد لە کۆبوونەوەیشی گەورەیە لە کۆماری مەهاباد بەرزی کردوتەوە هەر بەو نەسا و توێتی کورد خاوەنی ئەم کتێبەیە چۆن ئیسلام خاوەنی قورئانە قورئانی پیرۆزە بە هەمان شێوە کوردش خاوەنی ئەم کتێبەیە ئەم کتێبەی حاجی جوندی ساڵی پەندی کوردیە 1936 لە یێریڤان چاپ کراوە قەبارەیەکی یەکجار گەورەیە و معروف چیاوەکش لە ساڵی بە شێوەزاری سۆرانی چاپ کراوە نانە بە شێوەزاری کرمانچ بە هەمان شێوە معروف چیاوەکش کە یەکێکە لە پیاوە گەورەکان یەکێکە لە پیاوە هەرە دڵسۆزەکان لە 44 و ئەوانەیە محافزی شاری سلێمانی بووە ئەم پیاوەش لە ساڵی 1938 پەندی پێشینانی چاپ کردووە بەڵام جەمیل سایب لە ساڵی 1926 پەندی پێشینانی کۆ کردوێتەوە بەڵام بۆی نەڕەخساوە چاپی بکە لە ساڵی 75 ئەوانەیە بە ڕەحمەت بێ مامەسا جەمال بابان ئەو کتێبەشی چاپ کردوکاتە لە 26 کۆکراوەتەوە لە سلێمانی بەڵام لە 33 ئیسماعیل حەقی شاوێز چاپی کردووە باشە مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەم مێژۆ جوانەمان هەیە بە تایبەتی کە باسی سلێمانیەکەن چکە سلێمانیمان خۆشێت شارە حیاتەکەی و لە دڵمانە لە میوانەکان بکەنەوە میوانەکانیش هەر لە ئەوانیش بەشێکن لەوەی کە بە شاری خۆیان ێزانن بەڕاستیەوە جێگەی شانازیە چونکە هیچ کاتێک جیاوازی نەکراوە لەوەی کە دینێکی جیاوازت هەبێ لە چ خێڵێکی لە چینێکی چکە کەسمان هەبووە لێرە کەریمی عەلەکە لە دینێکی جیاو بەڵام خزمەتی بەم شارەکەێت یعنی بێوانەمان بیر نەچێتەوە ئێمە توانیمانە بە پێی پێویستکە و مێژۆمان هەیە و ئەم کەسایەتیانە کۆیان کردوتەوە یاخۆ نووسیویانە لە کتێبێکە ئێستا چەند گرنگە بتوانین بەکاری بێنینەوە بۆ نەوەی نوێ یعنی بۆ نەوە تاسەکانمان ینی بۆ نمونە ببێتە بەشێکی سیستەمی خوێندن بێتە بەشێکیەوەی کە ئەم کەلتورە بەردەوام بەزین توێتی بمێنێت بەڕێستان چەند ساڵێکی زۆرە لەم بوارەیە کارەکەن ئەگەر وا بکەین ئێمە نەوەکانمان ئاشنا ناکەین بەم مێژووی خۆمان خۆی لە ڕاستیە پند و کوردواتەنی و ئەوانە ئێستش بەکاریەت بەڵام لای چییە زیاتر لای بە تەمەنەکان بە نمونە ئەیهێننەوە بەڵام کەمتر ئەبینرێ لای گەنجەکان خۆی بەردەوامانی پند ئەوە نییە بڵین کۆتایی پێهات بێ چکم لە ئاکامی ڕوودا و بەسەرهاتێ تۆ پندەیەتە کایەوە چیرۆکێک لە پشت داهێنان و دروستبوونی هەموو پندێکەوە هەیە کەواتە بەردەوام تۆ تە سەیری تەمسیلە کوردیەکان بکە ئەنی سێرەکەی شتێکی تایە کاریگەر یەکسەرە گوێزرێتەوە بۆ ناو خەڵک بەکاری ئەهێنن کە بەکارێنێ وردە وردە جێی چی ئەگرێتەوە جێی پندەکان ئەگرێتەوە باشە لە تەمسیرێکا بوو بینیم باسی کەوگیری کردکە بە کەوگیر وتی لێ ئێم شتێکیوە ئەو کەوگیرە گۆزرایە بۆ ناو خەڵک یعنی ئێستا هەندێک ڕستە هەیە لە تەمسیرە کوردیەکانە کە بەکارێت یەکسەر ئەگوازرێتەوە بۆ ناو کۆمەڵانی خەڵک وەک پند بەکارێتەوە ئەوە نییە کە بڵێن پند لە جێگەی خۆیان وەستاوە نەخێر ڕۆژانە بەردەوامە بێت هەتا ژیان بەردەوام بێ دروستبوونی پندش بەردەوامە بێت مامۆستا ئێستا بمبورە قسەکەت ئەبڕۆم هەندێک قسە هەیە ئەڵەن ترند بووە ئەم قسانە ئەبینیت وەکو جاران ئەو قوڵاییان نییە پندەکانی کۆن پەیامێکیشان ئەدا بە کەسەکە فێری ئەخلاق و ڕەوشیان زۆر زۆر ئەجار ئەکرد چی بکەین بۆی کە چاودێریەک هەبێت لەسەر ئەمانەش کە ئەگەر چۆنا خەڵک با ئەو پەیامە جوانەکە هەر بگەیەنێت بڕوا بکە ئەگەر ئێمە وەک میلەتی کورد بە پێی پەندی پێشینان هەڵس و کەوت بکەین قەت تووشی شکست دابین ینی بۆ نمونە بێنینەوە ئەڵێ مێشولە هەموو زانین چیە مێشولە بەو بچووکیە
ئەگەر یەک بگرێت فیل بەو گەورەیەی خەیات مێشولە بەو بچووکیە ئەگەر یەک بگرێ فیلی خەیات ئەنی فیل بەرگەی ئەو مێشولەیە ناگرێ ئێمەی کورد ئەنی تۆ بینی کە بۆ ئەمڕۆ دوو بەرەکی و سێ بەرەکی و ناکۆکانی ناو پارتە سیاسیەکان ئەگەر بێت و واز لە حیزبایەتی بێن و کوردایەتی بکەن هەموو یەک بگرن بەخوا هیچ دوشمنێک ناتوانێت بەرگەمان بگرێت بە ئاکام و هەموو شتێکی خۆمانەکەین بەڵام بەداخەوە ڕەنگە دەستی دەرەوەی تیابێ نێڵێ ئەو مێشولەیە یەک بگرێ یعنی ئەو حتا مێشولە ماوەیەک پێش ڕاپەڕین ئەوە بابوو لە ناو خەڵکە بە پێشمەرگانەوت مێشولە حەت بۆی دوشمنەکەت تێنەگا عرب تێناگەشت مێشولە چییە ئیم شەو ئەزانی مێشولە هاتە ناو شارەوە مێشولە زۆر بوو یعنی یەکسەر ئەوە ئیدۆمە ئەوە کوردواتەنێ خۆی دروست ئەبێ ئەجا گەر ئێمە یەک بگرین بڕوا بکە ئێستا دەوڵەتە بووین بەڵام هەموو دژی یەکین قەت ناڵێن ئەو یەک بگرین ئەنی ئەوەنەی کار بۆ حیزبایەتی ئەکرێ کار بۆ کوردایەتی ناکرێ هەتا واش بین بە ئاکامی خۆمان ناگەین باشە مامۆستا ئەم بەندانە پێویستیشی بە ئاستی ڕۆشنبیریەوە زۆر نییە بەچیەوە بە ئاستی ڕۆشنبیری ینی بۆ لە ڕابردووە خوێنەواری زۆر کەم بوو ینی من یەک نمونایەنمۆ لەسەر دایکی خۆم دایکی 80 ساڵ زیاترە ینی زۆر جار کۆمەڵی ڕستا ئەڵێ خۆ خوێنەواریشی نییە بەڵام لای تۆش شت دروستەکە بیری لێکەی تو ینی دۆژی وایە کە من یەمە دەرەوەڵم دایکێکیان دەرگاکە داخە وەسعەکە باش نییە بۆ تۆ لە ژوورۆی نوێژەکەی تو ناتوانانی بڕۆی توانە ینی وەڵامی چیامەوتی کەسی خراپ شوێنی خۆی زانێ یعنی بیری لێکەیتەوە بۆچی واڵ لە دایکم ئەوە ینی خۆمە خوێنەواریشی نییە بەڵام ئەزمموی ژیان وای لێ کردووە کە ئەم شتانەی لا دروست بێت من باسی ئەوم کرد وتم ئەوە پند نییە ئەوە ئیدیۆمە کوردواتە نییە تۆ ئەبێ جیاوازیەکەی لە نێوان پند و کوردواتەنی و قسەی نەستەق ئەنێ ئەو جیاوازانە هەیە وەکو باسمان کرد بۆ خۆشکردنی قسە یا بەهێزکردنی ڕستەکە یا بەهێزکردنی ئەو وتەی کە ئێوە بۆ بەرامبەرەکە ئەیکا بە پێخۆری قسەکانی بەهێزیەکە دەوڵەمەندێکە وەکو ئەوەی شی بکاتەوە یا وردی بکاتەوە یەت وتم سوور ئەزانێ ئەوە وایە ینی ئەمە جوانی ئەکات جوانکاریەکە لەو ڕستەی کە بێ بۆ بەرامبەرەکە پوختی پێ بگەێنێ بەڵێ بەو شێوەیە خوێی چێشتەکەی تامی ئەیان تامی زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونی بەڕێزێ هیوامان تەندروستی و تەمەندرێژی هیوای تەندروستیەکی باش و هەر بمێنی بۆ دەستە خۆش